هەر لە ڕۆژ یەکشەممەوە کە ئەو بەفرە دەستی پێکرد تاوەکو ئەمڕۆ تیمەکانی سەرۆکاتی شارەوانی سلێمانی بە هاوکاری لیژنەکانی قامێت و لانە پەیوەنددارەکان بەردەوام بوون لە پاکردنەوەی شەقامەکان. ئێمە بە ئامێری گرێدر و شۆڤڵ شەقامەکانمان پاکردەوە بەفرەکەمان ڕاماڵەوە دواتر خوێمان ڕشتووە بە شەقامەکانە. ئەم شەو تیمەکانی سەرۆکاتی شارەوانی سلێمانی لە بەشی ئامێرەکان تاوەکو 12 شەو بەردەوام بوون لە ڕژاندنی خوێ بە شەقامی بازنەی مەلیک مەحموود، شەقامی بەردەم شوقەکانی کازدیوە، شەقامی کورسات و هەروەها کە ئەمڕۆ ڕۆژ بووەتەوە بە هەمان شێوە لە گەڕێکی ئیبراهیم پاشا هەندێک گەڕک لەو گەڕەکە نسرمە تیمەکانمان ئێستا لەوێن هەم پاکردنەوە هەم ڕژاندنی خوێ ئەنجامیان ڕۆژ بە ڕۆژ کشەکە بەرەو ساردر ئەڕوا بۆ ئێمە داوامە لە هاوڵاتیان هەیە بە تایبەتی لە دوای سەعات پێنجەوە هەتا ئەتوان خۆیان دوور بگرن لە شەقامەکان چونکە شەقامانە لە سەعات پێنجەوە بەرەو 6 ئەی بەستێتەوە تاوەکو درەنگانی شەو تاوە کاتێکەوە پلەکانی گەرما بەرزەبێتەوە داواکارین کەەوە خۆیان دوور بگرن لە شەقامەکان بۆی تووشی ڕووداوی هاتوچۆ نەبن.